خورماتوو بە سیستەمی کامیرەی چاودێری کۆنتڕۆڵ دەکرێت و هاوڵاتیانی قەزاکەش ئەم هەنگاوی پۆلیس بە خزمەتێکی باش دەزانن بۆ کەمکردنەوەی تاوان. مەسەلەی کامیرا لە جیهانە یعنی خۆی ئەمە شتێکی کۆنە بەڵام تازە گەیشتێتە ئێرە شتێ زۆر چاکە لە مەسەلەی تاوانە بڕۆ ناکەم تاوانەکان کەمتر ئەبێتەوە و بە زووترین کات شتەکان دیار دەکەون و دەستخۆشی لە هەر هەموویانەکەین بۆ ئەوانی کەوا جوودێکی زۆریان سەرف کردووە لە ئەم کامیرە کە دایان ناوە و خەڵکیش بەپەرۆشە بۆم شتە زۆر بەپەرۆشە خراپە ئینسانlara çox işləriyətdir bizə onda vaxt yox idi belə şey. کەسانی خراپ پێشووتر زۆر کاری خراپیان لەم شارەدا ئەنجام داوە چونکە ئەم کامێرا چاودێریانە نەبوون. پشتبەخوا لە ئێستاوە حکوومەت گرنگی بە شارەکە دەدات بە دانانی کامێرای چاودێری لە سەرجەم گەڕەکەکان و خزمەتکردنی شارەکە دڵخۆشکەرە. ئێستا حاڵەتێکی نەخوازرا ڕوو بدات دەتوانی بیسەلمێنی وەک تەقینەوە یاخود حاڵەتی دزین دەتوانرێت لە ڕێگەی کامێراکانەوە بیسەلمێنین لە دادگا. بە دلیل kimin biri çok bir iyi şeydi. Yani biz çok memnun olduk hükümetten bu işi yaptı bizim için. بەڕێوەبەری پۆلیسی خورماتوو لەسەر دانانی سیستەمی کامیرەی چاودێری قەزاکە زانیاری ئاشکرا دەکات. توجيه من السيد وزير الداخلية المحترم وأبو إشراف مباشر من السيد قائد الشرطة صلاح الدين المحترم. بەڕاستپاردەی وەزیری ناوخۆ بە چاودێری بەڕێوەبەری گشتی پۆلیسی سەلاحەدین لە ساڵی 2021ەوە دەستمان کرد بە دانانی تاوەری کامێرای چاودێری لە قەزاکەدا لە ناوچە گرنگەکانی خورماتوو. لەوانە لە یەکتر بڕەکان و بازگەکان و شوێنە سەرەکیەکانی هاتوچۆی هاوڵاتیان و ئۆتۆمبیل وەک بازاڕ و شەقامە سەرەکیەکان 22 تاوەرمان داناوە لە هەر تاوەرێکدا 4 کامێرای لەسرە. بەم جۆرەش بە 88 کامێرا لە ژووری کۆنتڕۆڵەوە چاودێری شارەکە دەکەین کە بە سەرپەرشتی ئەفسەرێک بە پلەی عەمید ئەنجام دەدرێت. إشراف ضابط برتبة عميد اللي هو عميد ياسين. گرتەی ڤیدۆیی لە دادگاکاندا بە بەڵگەیەکی سەلمێنەر دادەنرێت. دانانی کامیرەی چاودێریش لە خورماتوو کاری دادگا ئاسانتر دەکات لە یەکلاکردنەوەی دۆسی تاوانەکاندا. لەسەر ئاستی جیهان کامیرەی چاودێری بە یەکێک لە باشترین سیستەمەکان دادەنرێت بۆ کەمکردنەوە و ئاشکراکردنی تاوانەکان. بۆ لە ئێستادا پۆلیسی خورماتوو تەواوی قەزاکەی بە کامیرەی چاودێری کۆنتڕۆڵ کردووە بە ئامانجی کەمکردنەوە و ئاشکراکردنی تاوانەکان لە زووترین کاتدا. کاروان حەبیب، کوردسات، نیوز، خورماتوو.